ئەنجا دوای ئەو سەقەتە دێتەوە سەرەڵێ بە تێکستێکی ڕزی و بە عەقڵێکی ڕزیوی سەلەفی بە دواکەوتن ئاین ئێستاش ئەسەپێنرێ بەسەر تاچی ئێمە بەبێ ئەوەی دەرگای مناقەشە بکەنەوە کە چۆن لە ئەوروپا کردیانەوە لە دوای ڕێسانسیش لە دوای ئاینسازیش لە دوای مۆدێرنەتیش لە دوای ڕۆشنگەری ئێستا ئاینی مەسیحی بە کاسۆلیک و بە پرۆستان بە ئاینزاکانی تر هەموو ئازادن لەوێ یەک کەنیسەش دانەخراوە لێ بە تێکستێکی ڕزی و بە عەقڵێکی ڕزیوی سەلەفی بە دواکەوتن ئاین ئێستاش ئەسەپێنرێتەوە سەر تاکی ئێمە بەبێ ئەوەی دەرگای مناقەشە بکەنەوە کە چۆن لە ئەوروپا کردیانەوە لە دوای ڕەنیسانسیش لە دوای ئاینسازیش لە دوای مۆدێرنێتەش لە دوای ڕۆشنگەریش ئێستا ئاینی مەسیحی بە کاسولیک و بە پروستان و بە ئاینزاکانی تر هەمووی ئازادن لەوێ یەک کەنیسەش لە ئەوروپا دانەخراوە لەوێ ئێرە مزگەوتی ئێمە داخرێ کوڕی باوک چۆن لەوێ ئێستا بە فەلسەفە بە مەنتەق بە عەقڵی گەورە بیرمەندی گەورە بەرگری لە ئاینەکان و بەرگری لە مەزهەبەکانە کرێ ئێمەش پیاوە ئاینیەکانمان بیرمەندە ئاینیەکانمان لە بەرامبەر فەلسەفە و پێچەوانەکانی ئاین و مەزهەب با بە مەنتەق با بە فەلسەفە نەک بە هەڕەشە و بە کوشتن و ئیهانەکردنی مرۆڤ بە درۆ هەڵبەستن بۆ ئازادی خوازان بێن ململانێ لەگەڵ ڕۆشنگەرەکان بکەن چۆن لەوێ ئێستا بە فەلسەفە بە مەنتەق بە عەقڵی گەورە بە بیرمەندی گەورە بەرگری لە ئاینەکان و بەرگری لە مەزهەبەکانەگرێ ئێمەش پیاوە ئاینەکانمان بیرمەندە ئاینەکانمان لە بەرامبەر فەلسەفەکانی پێچەوانەی ئاین و مەزهەب با بە فەلسەفە با بە مەنتەق نەک بە کوشتن و هەڕەشە و ئیهانەکردنی مرۆڤ بە درۆ هەڵبەستن بۆ ئازادی خوازەکان بێن ململانێ لەگەڵ ڕۆشنگەرەکان بکەن فەرمووە ئەرزەوە گەز بە مەنتەق بە فەلسەفە بە زانست بە عیلم بە ئەدەب بە ڕۆشە بە وەسایق بە ئەخلاقی جوان فەرموو خۆماوەسە عەلی باپیر زۆر بە ئوسلوبێکی ئەدەبی و جوان قسەی لەگەڵ جەنابتا کرد چەکداریش نەبوو تۆ چەکدار بووی دیاری بوو چۆن بەزی بەرامبەری کە بەزید لە تاوە هاتی تۆ سەر تاریخی پڕ کردەوە لە خوێن ئەوەندە کەس کوژرا و عەباسیەکانمان کرد و ئەمەویەکانمان کرد بەخوا هەرچی عەباسی و ئەمەوی عوسمانیش کردوێتی ناکات لە تاریخی ڕووس لە زمانی قەیسەریەکانە یا لە زمانی کۆمۆنیستەکانە ناگاتە ماوچی تۆن 7 ملیۆن ئینسانی کوشت لە ڕۆشنبیری لە شۆڕشی ڕۆشنبیریەکە ثەورەی ثەقافی جاییتر بە هەر حاڵ بە تێکستێکی ڕزی و بە عەقڵێکی ڕزیوی سەلەفی بە دواکەوتن بەخوا دینەکەش ناسەپێنین بەسەر کەسا بەوەی دڵنیاش بی دینەکە شەرحەکەینەوە بۆ لە ماڵ و مناڵمانەوە بۆ ڕەفیقەکانمان بۆ کەس و کارمان بۆ خزمەکانمان ئەوەی وەریگر وەریەگرێەوەی وەریشی نەگەر خۆی حڕە کەسی جوار ناکرێت لەسەر دین وەرگرتن چونکە ئەگەر من کوڕەکەمی جوارکەم لەسەر دینەکەم لێ وەرگرێ هەر فێری نیفاقە بێ هەر دوو ڕووی دەرەچێت لای منە لە باوکەواچم بۆ مزگەوت دوای لە سینەما دێت ئێمە وا ناکەین چۆن واکەین دوایمە خۆشەویستی خوای لە دڵا زەرعەکەین دین عەلاقەیە بەسەر خۆشەویستی خواوە بەو دەرەجە ئیمانیانی کە پیاسەرەکەوێتە سەروتر باش خاڵێکی تر ئەڵێ پێمان خۆشە فەزای ململانێ فەزای دیالۆگ لە بواری دینی و مەزهەبیشە فەزایەکی ئازاد بێ بۆی ئەوانیش ئەوەی کە باوەڕی بەوەیە ئێستاش وەکو جاران ئەبێت دین و مەزهەب بسەپێ با بە ئازادی قسە بکە پێمان خۆشە فەزای ململانێ فەزای دیالۆگ لە بواری دینی و مەزهەبیشە فەزایەکی ئازاد بێ بۆی ئەوانیش ئەوەی کە باوەڕی بەوەیە ئێستاش وەکو جاران ئەبێ دین و مەزهەب بسەپێنێ بە ئازادی قسە بکە ڕێمان بدە ئێمەش بە ئازادی قساکەین لەگەڵتە هەڵێ باوەڕمان بەوە نییە کە وەکو جاران دین و مەزهەب بە زۆر بسەپێ بەڵکو ئەبێ پابەندی ئەرکە فەلسەفی و ئەقڵانی و فەلسەفەدانراوەکانی دنیا بن ئێمەش قسەی خۆمانین ئەوەی باوەڕمان بەوە نییە کە دین و مەزهەب وەکو جاران ئەبێ بسەپێ بەڵکو ئەبێ پابەندی ئەرکە فەلسەفی و عەقلانیەکانی و فەلسەفەدانراوەکانی دنیاین ئێمەش قسەی خۆمان هەیە ئیجبارمان وەکە لەسەرەوەی کە تۆ ڕێسایەکمان بۆ دابنەی هەرە بێ بەم شێوەی بیرکەین و یعنی ئەم ئیجبارکردنی بۆ چییە من وەکو تۆ ئینسانم وەکو تۆ کوردم ڕۆشن بیری ماوگەیکە تۆ بەم لا ڕۆشتی من بەو لا ڕۆشتوم
سەیری بینایەکەکەین لە هەر لایەکمانەوە کە دیارە وەصفیە و لایەکەم کە دیارە تۆش وەصفیە و لایەت کردە کە دیارە لە عەقڵی باتنی خۆتە ئەو معلوماتانەی کە هەتن دەربارەی واقع گوازانی ئەم چوارگۆشە بەقەدەر ئەوە منیش وازانەوە و چوارگۆشە بەقەدەر ئەوە ئەشە تۆ بۆ چوارگۆشەکە بچووکتر بێت لە واقعەکەی ئەوەی من گەورەتر بێت لە واقعەکە هیچمان ڕاست نەبین تیای بەڵام خۆ بێ بگەڕێنە سەر مناقەشەیەکی عاقڵانە کە تۆ باسیەکەی هێچی ئیشکالمان لەمەیە جەنابەت فەرموو دابڕانە دروست نەکردووە ئەو سیتەوەرە باسەی کە داد نابوو جۆرا و جۆر و چەشنا و چەشن جورئەتی شت ببایە چوار کەست بان کردایە لە ئەهلی ئیسلام مناقەشەکان لەگەڵ بکردنایە ئەتوانی هیوادارم دابڕان ئەم مەجالە بکاتەوە ئەهلی ئیسلامیش الحەمدولله لە کوردستان زۆر